دژی شەڕ واتادارە بەڵام لە ئاس چاوەڕوانی کۆمەڵگای دا نییە. نەوەی نوێ وەڵامی نەوەی نوێ خراپ بوو. ئەوان ئامادە نەبوون بمانبینن و لەگەڵماندا بنیشن و بە هۆکاری ئەوەی دەستەکە لەگەڵ پارتی و یەکێتی کۆ ئەبێتەوە. ئەم هەڵوێستە لە ئاستی ئەرکی نیشتیمانیدا بۆ حیزبێکی سیاسی زۆر ترسناک و بێباکانەیە. بەڕێزان، لە کۆبوونەوەکانماندا ئێمە وەک شاندی دەستەکە بە توندی دژی پێشنیارێک بووین لەلایەن حیزبێکەوە کە ئەم بابەتە بچێتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی حکومەتی هەرێم و پەرلەمان ببنە بەشێک لەم کێشەیە. هەڵبەت هەمومان ئەزانین لە ئەگەری وەها هەوڵێکدا بە زۆرینەی دەنگی پەرلەمانداران بڕیاری لەسەر ئەدرا. ئەمە بێگومان هەڵوێستی وەزارەتی پێشمەرگە لە سەرتای گرژەکانەوە جێگای دڵخۆشیە کە بێلایەنی هێزی پێشمەرگەی کوردستانی ئاشکرا کرد. خاڵێکی تر بابەتی ڕاگەیاندن بوو. داوامان کرد دەستگای ڕاگەیاندن و سۆسیال میدیا ڕۆڵی ئەرێنی ببینن، دوور بن لە دەهۆڵکوتین و بۆ شەڕ و بانگێشتەکردن، دەرنەخستنی خەڵکی شەڕەنگیز و زمان زبر، هەوڵدان بۆ هێورکردنەوەی ئەم قۆناغا ئەرک و بەرپرسیارەتی ئەخلاقی و نیشتیمانیە. هەرچەندە ئێستاش تەمی ڕەشی شەڕ نەڕەبیۆتەوە و وەک مۆتەکە بەسەر سەرمانەوێ. ئەبێ هەمومان هەوڵەکانمان چڕ بکەینەوە تا خوێنی کورد بەدەستی کورد نەڕژێ. گەلەکەمان بەرگەی هەموو ئەو مەرگە سادە ناگرێت و چیتر نابێ ڕێگا بدرێت دوانای مرۆیی و مادیەکان لە بێناو بەرژەوەندی تەسکی حیزبایەتی بە هەردەر بدرێت. سەبارەت بە دۆخی ناوخۆیی هەرێمیش حکومەت و حیزبە بەشداربووەکان ئەوانی دیکەش دەخەینە بەردەم بەرپرسیارەتی ئەرکی سیاسی و ئیداری و نیشتیمانی و نەتەوەیی خۆیان بۆ چارەسەرکردنی کێشەکان و ژیانی خەڵک بخەنە گەڕ. ناکرێ و نابێ وەڵامی بەرد بە فیشەک بدرێتەوە و مناڵی هەژارانی گەلەکەمان بەدەستی یەکتری بکوژێن. بەکارهێنانی هەموو توندوتیژیەکیش لەلایەن خەڵکەوە ئەبێتە هۆی لە ڕێدابردنی خەبات بۆ بەدەستهێنانی ئامانجەکان و دوورکردنەوە لەوەی وەدیهێنانی هەر دەستکەوتێت. بۆیە گرنگە عەقڵی نەرم و دیالۆگ جێگای عەقڵی گرجی و توندوتیژی بگرێتە بەر. وە داوا لە هەموو لایەکەکەین بە دایالۆگ تێگەیشتن بگەنە ئەنجام بۆ چارەسەری ڕیشەیی کێشەکانی کۆمەلگا بە ڕێکەوتن بێ لەگەڵ حکومەتی ئیداری و ئابووری و عەفو لەگەڵ حکومەتی ناوەند لەسەر بنەمای دەستوور یان بە پێکهێنانی هەرێمەکان و مۆدیلی لامەرکەزی ئیداری و ئابووری لە پێناو مانەوەی ئەزموونەکەماندا. هەرچیەک بکرێت جێگای ڕێز و دەستخۆشیە. بەڕێزان، جارێکی دیکە دووبارەی دەکەینەوە. ئێمە وەک دەستەی دەستپێشخەری بەردەوام ئەبین لە کار و خەباتمان بۆ هێنانەدی یەکێتی نەتەوەیی و نیشتیمانی لە نێوان حیزب و لایەنە سیاسەکاندا. وە خەباتەکەمان کەوتۆتە سەر ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی و دڵنیان بەرهەمی مەزن و استراتیژی بۆ داهاتووی گەلەکەمان گەلانی کوردستان بەدەست دێنین. ئەوەش تەنها و تەنها بە یەکڕیزی و یەکدەنگی و کاری پێکەوەی ئەکرێ. هیوادارین زیاتر بەدەنگ بانگاڵەکەمانەوە بێن تا هەوڵەکانی مێژوو دووبارە و چەندبارە نەبنەوە لە بەردەم گەل و خوای خۆماندا. سەرمان بەرز بێ و ویژدانمان ئاسوودە بێ. دەستەی دەستپێشخەری کۆنفرانسی نیشتیمانی 26 دیسەمبەری 2020. بەڕێزان، ئێستاش کەسێک پرسیاری هەبێت کاک هەڵمەت تەلان ئەندامی دەستەی دەستپێشخەری کۆنفرانسی نیشتیمانی وەڵامی پرسیارەکانتان داتوو. با بفەرمێن. بەخێراتنی هەموو لایەکەن هەموو کەناڵە بەڕێزەکان و بۆ هەرکەس پیرۆزەی لەسەر شانتانە هەر بەڕێزێک هەر ڕاگەیەنکارێک ئەگەر پێشبینی پێشنیا پرسیاری چیە لە خزمەتیانیان با بفەرموو.